السلام عليكم تابعين وكن كان عزيز صلاة ورحمة الله يقول برجع بصرتان مع مسيس اسماعيل الصباح أمرك كل خدمتنا بورن كل سرزم بابتكاني بشي أدبي كردي بولي هشت بنرتي كبابتكاني ورزية كم أقدر بس سرزم بابتكان دم فيديو دا روندكين وتابعني بريز بشي أدبي كردي بريتلا دوم بشي كتابي زمان أدبي كردي بولي هشت بنرتي كأم صوت سابني ويكيا كملك بابتي باش كملك بابتي سادة لخوي دقيقة بابەتەکان پەیوەندیان بە شعرەوە هەیە پەیوەندیان بە ئەدەبیاتی منداڵانەوە هەیە چەند بابەتێکی لە خۆ دەگرێتەوە کتابیانی بەڕێز ئەم بابەتانێک کە باسییان دەکەیت بە شێوازی پرسیار وەڵام ڕوونیان دەکەینەوە بە خاڵێکەکانیش دەستنیشان دەکەین لە بابەتێکەوە بسملای لێکن ئەوش بێتە لە بابەتی ئەدەب چیە قوتابیانی بەڕێز ئێمە کاتێکە باز لە ئەدەب دەکرێت کە گوێمان لە وشەی ئەدەب دەبێت بیرمان بۆ دوو وشە بچێتن یەک ئەدەب بەواتە ئەخلاق و پەروەردە و ڕەوشتێتن بابەتێکی دیکە کە وشەکەی دیکە ئەوش بێتە لە ئەدەب و شعر و پەخشان و سەرجەم ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە ئەدەبیاتەوە هەیە واتە پەیوەندیان بە شعر و پەخشان و بابەتەکانی نووسینەوە هەیە باوێ بزانین چییە و چۆن ئەم بابەتە پرسیارێکە لەگەڵ پەیدابوونی مرۆڤایەتی جیاوازی هەبووە لە شێوازی قسەکردن ئەمەش دەڵێت لەگەڵ پەیدابوونی مرۆڤایەتی جیاوازی لە شێوازی قسەکردنی مرۆڤەکاندا هەبووە هەندێکیان لە هەندێکیان زمان پاراوتر و قسە خۆشتر بوونە قسەکانیان پوخت و چەشەدار بووە و ئەمەش ئەدەبە ئەمە بواتە ئەوە دێک کە هەندێک کەس کە بەخۆی هەر کاتێک کە لە مەجلیسێکدا دەنیشتین لە شوێنێکدا دەنیشتێت بەخۆی قسەکەی قسەی خۆش بووە ڕووی خۆش بووە قسەکانی واتادار بووە قسەکانی ڕوون بووە واتەش پتە و مانەداری بەرزیان هەبووە باشە خۆی لە خۆیدا ئەم ڕوومیە ئەم ڕامبێژیە پێی دەوترێت ئەدەب کێکە قسەکەی لە قسەی بەرامبەرەکەی دیکەی وازەحترە و پاراوترە و چەشەدارترە واتە تام لەزەر لە قسەکان وەردەگری ئەو قسێک ئەو دەیکە پێی دەوترێت ئەدەب بابێ بزانین پرسیاری دوم دەڵێ پرسیاری دوم دەڵێ پێناسەی ئەدەب چییە ئایا ئەدەب پێناسەکەی چییە ئەدەب وەکو هەر زاراوێشتر پێناسەیەشی هەیە دەڵێن ئەوەی یەکەم خاڵی یەکەم لە کە یەکەم پێناسەی باس دەکەین دەڵێت دەربڕی ناخە بە وشەی جوان و ناسک و کاریگەر و بارگاویکراو بە سۆز و خەیاڵ باشە دەڵێ ئەدەب بریتێ لە دەربڕینی ناخ و هەستی خۆت کە ئایا چ ناو ناخی خۆتدا هەیە بەڵام بە چ بە وشەی جوان بە وشەی ناسک بە وشەی کاریگەر کشەی ینی وشەیەک بکە تەئسیری لێ بکاتن هەروەها بارگاویکراو بە سۆز و خەیاڵ واتە ئەو قسە یاخود ئەو وشە کە دەری دەبڕی عاتیفەی تێدا هەیە خەیاڵی تێدا هەیە ئەندێشەی تێدا هەیە مەژوات کاریگەری لەسەر دروست کاتن نمونەی ئەم بابەتە وەکو شعر چیرۆک حەکایەت پەند مەتەڵ تۆمار دەکرێت یان بە سەرزارێک لە ناو خەڵکدا بڵاو دەبێتەوە واتە ئەدەب دەکرێت بە سەرزارەشی ناو خەڵکدا بڵاو بێتەوە ئەمە ئەدەبیاتێکمانێ پێی دەوترێت ئەدەبیاتی فۆلکلۆر ئەدەبیاتێکمانێ پێی دەوترێت ئەدەبیات سەرزارەشی ئەدەبیاتێکمانێ پێی دەوترێت ئەدەبیاتی میلی هەروەها ئەدەبیاتی نووسراییشمان هەیە جا ئەو نمونانە بریتین لە ئەدەب باشە بریتین لە ئەدەب شعر پەخشان چیرۆک حەکایەت مەتەڵ ئەوان هەم پێیان دەوترێت ئەدەب پێناسەیەشتر لە بۆ ئەدەبی دەڵێت دەگونجێت زارەکی بێ یان نووسراو بەس لە ئێستاڕاشانی خەڵکیە دەشێت نەنووسرا بێتەوە وەکو حەقایەتێکی سەرزاری یان نوتەیەکی سەرزاری یان پندێکی پێشینیان کە بە سەرزارە بێ واتە دەگونجێت ئەدەب بنووسرێتەوە وەکو بۆ منە ئێستا شعر دەنووسرێتەوە چیرۆک دەنووسرێتەوە باشە ڕۆمان دەنووسرێتەوە بەڵام دەشکرێ کە بابەتی شتمان هەبێ ئەدەب بێ بەڵام نەنووسرێتەوە بەڵکو بە سەرزارەچی یعنی بە زمان بە قسەکردن لە بۆ یەکتری بگوازرێتەوە وەکو چی کە ئەوەی بە سەرزارش دەگوازرێتەوە سەبوونەما حەقایەتمان حەقایەت واتە چیرۆکی بەسەرەوە داهاتێ ڕوودا بەسەرەوە داهاتێ ئەو ڕووداوی دەژێڕیەوە پێی دەوترێت حەقایەت نوکتە ئەوە قسەی خۆشە هەروەها پندێش پێشینە کە بریتە لە حکمت و عیبرەت لە پندەکاندا هەیە وەکو پندەکانی پیرەمێر باشە پرسیارێکی تر دەڵێ ئەوەی نەخوێندەوار بێ کوێرە ئەم پارچە ئەدەبە چیمان پێ دەڵێ لە کتێبەکە ئەم پارچە ئەدەبەی لە بۆ جەنابەت نووسیوە دەڵێ ئەم قسەیە چیمان پێ دەڵێ و هەڵگری چ واتایەکە دەڵێ ئەمە پارچەیەکی ئەدەبی سەرزاریە پند و قسەیەکی جوانی پێشینانە ئەوەی نەخوێندەوار بێ لەو هەموو کتێب و نووسراوانەی هەیە لە هیچیان ناگار ئاگادار بە نازانێ ئەو نووسینانە سوودی پێدەگەینن یان زیان کەوا بێت چۆن کەسێک نابینابێ پێش خۆی نەبینێ وەکو بەڕێدا دەڕات و نازانێ ڕێگەکە
بۆ کوێی دەبات بە هەمان شێوە ئەو کەسەکەنە خوێندەوارە نازانێت ئەو کتێبە چی فێر دەکاتەوە بۆ ئاسێکی ڕۆشنبیری دەبات بۆیە ئەویش وەکو پیاوە کوێرەکەی لێ دێ قوتابیانی بەڕێز دەڵێ ئەوەی نەخوێندەوار بێت کوێرە مەبەست لێوێ ئەو کەسەکە نازانێت بنووسێت و بخوێنێتەوە ئەو پێیوترێ نەخوێندەوار چۆن کەسێکە سەر نمونە شارەزای ڕێگەک نەبێتن ڕێککرد نەزانێت بۆ کوێ دەبات و دەستە خوێندەرێ ئەو کەسە سەری لێ تێک دەستی باوەڕ شێوە کەسەکە نەخوێندەوار بێ کوێرە نازانێت کە کتێبێک یاخود کاتێک کە کەسە قسەیش بۆ دەکات ئەو قسە یاخود ئەو کەسە بەرەو چی دەبات کەواتە ئەوەی کە نەخوێندەوار بێت کوێرە هەرچەندە لە کۆریا و لە یابان دەڵێن ئەوەی کۆمپیوتەر نەزانێ ئەو نەخوێندەوارە ئەوان وازە لە نووسین و خوێندنەوەکە هیناوە دەڵێن ئەوەی کە کۆمپیوتەر نەزانێ ئەو نەخوێندەوار ئەوە لە کۆریا و لە یابان وا دەڵێن پرسیاری چوارە دەڵێن نمونەی شعری هەیە بۆ ئەدەبی نووسراو لە نمونەکە شاعر چمان پێ دەڵێ ئەدەبی نووسرا گوتمە ئەو ئەدەبێک کە نووسرایەتەوە بە شێوەی نووسین هەیە سامی عەوداڵ هۆنراوەشی هەیە دەڵێ وا چەتری هەڵدا گوڵی هەناران وەرنە تەماشای فەسڵی بەهاران دەڵێ ئەم دێرە هۆنراوە نیشانی هاتنی بەهار و کوتای هاتنی زستانە جا شاعر دەوێت بڵێ وەرزەکە زۆر خۆشە وەرن چێژ لەو سروشتە وەربگرن کە خوددا بە وڵاتەکەمانی بەخشیوە دەشت و دەر و چێ و دۆڵی بە فەرشی سەوزی بەهار ڕازاندۆتەوە چالاکی ئەدەب سێ دەڵێ ئەدەب قسەی جوان و ڕازاوەیە کاریگەرە بە هەست و سوس ئەوە تەوعان لە کتێبەکەی تو چالاکی و ڕاهێنانە دوام دەڵێ بۆچی دەبێ ئەدەب سوودی هەبێت سوودی ئەدەب چییە چونکە ئەدەب بەواتای قسەی جوان دێ سوودی ئەوەی ئاشنامان دەکات بە کولتورە جیاوازەکان و هەروەها بیر و ڕای نووسەرانمان بۆ ڕوو دەکاتەوە ئایا حەز بە شیعر یان چیرۆک دەکەی بۆ ئەو بە خۆت ئازادی ئایا حەز بە شیعر دەکەی یان بە چیرۆک بۆ کارەکەشمان پێ بڵێ دەڵێ ئایا هیچ دیوانە شیعر یان چیرۆک خوێندێتەوە دیوانە شیعری واتە ئەو کتێبەی کە شیعری شاعیرەشیان نووسراوەتەوە پێی دەوترێت دیوان چیرۆکی واتە ئەوە حەکایەتەکە وەڵە فڕقیان هەیە چیرۆک و حەکایەت ئایا هیچ چیرۆکێک دیوانە شیعرت خوێندێتەوە بە خۆت ئازادی دەتوانین بڵێ دیوانی نالی بخوێندێتەوە باشە دەڵێ ئایا هیچ دەقێکی ئەدەبی لەبەرە ئەگەر دەقێکی ئەدەبی لەبەرە بۆ مامۆستا و هاوڕێکانتی بڵێ دەقی ئەدەبی قوتابیان ئایا چ دەقێک دەزانێت ئایا پەندێکە لەبەرە ئایا نوکتەیەکی ئەدەبی دەزانیت یاخود ئایا لەم لە قسەیشی نەستەڵ دەزانی یاخود شعری پارچەمراوەیەک لەبەرە دەتوانی بینووسیت لێرە بنووسی چی لێرە دەنووسی گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن قەت لەدەست قەت لە دەست ئەم چەرخە سپڵە نابەزم مردم ئەمن ئەو هۆنراوەشی هێمن مکریانە گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دەردم ئەمن قەت لەدەست ئەم چەرخە سپڵە نابەزم مردم ئەمن عاشقی چاوی کەژاڵ و گەردەنی پرخاڵنی عاشقی چێ و تەلان و بەندەن و بەردم ئەمن بابەتی دووەم دەڵێ سەرچاوەکانی ئەدەب قوتابیانی بەڕێز سەرچاوەکانی ئەدەب واتە ئایا ئەمە کە ئەدەبیاتمان نووسیە سوودمان لە چی وەرگرتیە ئەوە باس دەکەین دەڵێ سەرچاوەکانی ئەدەبی کوردی چەندانە بیانژمێرە دەڵێ سەرچاوەکانی ئەدەبی کوردی ئەمانە ئاین سروشت مێژوو کەتوار واتە واقع هەروەها ئەدەبیاتی سەرزاری ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار هەروەها پێنج کەواتە سەرچاوەکانی ئەدەبی کوردی چەندانە پێنج دانە هەموو سوودمان لە ئاین وەرگرتیە لەگەڵ سروشتی لەگەڵ مێژووی کورد یاخۆ مێژووی نەتەوەکەمان لەگەڵ واقعی وڵاتەکەمان و ناوچەکەمان لەگەڵ ئەدەبیات سەرزاری سوودمانەوە وەرگرتیە ئیزا ئەمە شعر و پەخشان و ئەدەبیاتمان نووسیوە باسی سەرچاوەکان هەین یەکەم سەرچاوی ئاین زۆرینەی نەتەوەکانی سەرڕووی زەوی ئاینی تایبەتی خۆیان هەیە بیرۆکانی خۆیان لەو ئاینە وەردەگرن ئەدەبی کوردیش زۆرێک لە بەرهەمەکانی بەستوورەتی لەم سەرچاوەیە نووسیوە وەکو درۆ دوژمنی خوایە ئاگدار بە ئەوە قسەیەکی نەستەقە زۆر جارجمان لێرە دەڵێت درۆ دوژمنی خوایە ئەوە قسەی نەستەقی پێ دەڵێت واتە قسەیەکی
باو بێتن سەرچاوەکەی ئاینە ببورن واتە ئەو قسەیە لە ئاین و سەرچاوی گرتیە بۆ دەڵێ خوددا درۆ قوڵ ناکە مرۆڤ بەو شێوەیە ئەو چەمکە ئاینێ کردووەتە قسەی نەستە ئەمە لە ئاین ئیسلامدا قسەیەکمان هەیە دەڵێ خودای گوێرە درۆ قوڵ ناکە درۆی پێخۆش نییە باشە ئەمە سوودمان لەو ئاینە وەرگرتێک ئاینی پیرۆزی ئیسلامە هاتنە قسەیەکی نەستەخمان باس کردووە کە دەڵێن درۆ دوژمنی خوایە ئەو جارە دەڵێن لەم شعرەدا چیز نمونەیەکی ڕەنگدانەوەی ئاین هەیە خۆ هیچ نمونەیەکی شعریمان هەیە کە ئاینی تێدا وەکو سەرچاو بەکارهاتوو دەڵێ بەڵێ لە شعرە سیرۆک ڕۆمانشدا ئەم نمونانە زۆرن ئەحمەدی خانیمان هەیە ئەحمەدی خانی دەڵێت وەتر ئامۆزام لە پێشەچی مەموزینەوە دەڵێت سەری نامەی نامە نامێ ئەڵڵا بێ نامێوی نەتەمام وەڵڵا هاتە سەری نامەکەم بە نای خوددایە بەبێ نای خوددا ئەو هیچم بۆ نایە و نامەکەم تەواو نییە ئەگەر هەڵدا بوو لە پێشەچی مەموزین ئەوەی نووسیە لە سەرچاوی ئەم شعرە ئاینە و شاعیر بیرۆکە دێرە شعرەکەی لە فەرمودەی پێغەمبەر دوودخوای لەسەر بێت وەرگرتووە کە ڕێنماییمان دەکات بەر لەوەی دەست بە هەر کار بکەین ناوی خوای لێبینی ئەها ئەحمەدی خانی دەڵێت چ دەڵێت سەری نامەکەم بە ناوی خوددا دەست پێ دەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمودەیەکی هەیە دەڵێت هەر کارێکتان کە کرد ناوی خوای لێبینی بیدایەت ناوی خوای لێبین سەرەتا ئەزە پاشان دەست بە کارەکە بکەن کەواتە سوودمان لە ئاین وەرگرت بۆی ئەو هۆنراوەیە بنووسی دوم سەرچاوی سروشتە قوتابیان لە ئەو سروشتە جوانی خوددا بە هەر وڵاتێکدا و سەرچاوی شتێکی گرنگی ئەدەبی نەتەوەکان لە شعر سیرۆک و حەقایەت و بەرهەم ئەدەبیەکانی تر ڕەنجی داوەتەوە پیرەمێرد هۆنراوێش هەیە دەڵێت دەڵێت کە دەڵێن ئەمڕۆ داشت و چێوشینە چەندە مەڵبەندی ئێمە شیرینە بچۆ سەرگردی یارە ببینە لە جیهاندا گوڵەشی ڕەنجی تەمانەوە بینی خۆمەوەی پەرواز حوسێن شکری تێگۆرانی ئاگدار بە ئەم لە پەرواز جێم بۆ بڕاستان پێ بڵێنە پێم وابێ مەسەری خاڵقی شکری تێگۆرانی تا لە خۆ بە گۆرانی لەبەرکەوە هەمداوەیە هەروەها گۆرانی شاعیرمان هەیە گۆرانی شاعیر دەڵێت دەڵێت کۆمەڵە شاخێک سەخت و گەرمکەش ئاسمانی شینی گرتۆتە باوەش دەڵێت گۆران وەها وێنە شاخەکانی کوردستان و ئاسمانی کوردستان دەکات دەڵێت شاخەکە وەکو باوەشی دایکێکم کە ئاسمان وەکو منداڵی خۆی لە باوەش گرتی بێت و سەرچاوی ئەم شەرش بێگومان سروشتی شاخاوی کوردستانە کە زۆر جوانە شاعرانی زۆرمان شعریان بۆ نووسیە وا تاسی ئەتە گۆران لەو شعرا ئەوها ڕسمەکەی دێنیتە پێش سایتمان شعر ئەوەی خۆشە قوتابیانی بەڕێز کە دەیخوێنیەوە ڕێک ڕسمە ڤیدیۆیە کلیپەک دێتە پێشتر چەند کە دەڵێت کۆمەڵێک شاخی سەخت و گەردنکەش ببورن ئاسمانی شینی گرتوتە باوەش کۆمەڵە شاخەکەیە کۆمەڵە شاخێک وەکو ئەوەی کە ئاسمانی لە باوەش گرتبی ڕسمەشی گەلێک جوانە بەڕاستی ئەو وێنەیە لە سروشتی کوردستان و سەرچاوی گرتووە مێژوو قوتابیان مێژوو ڕۆڵێکی گرنگی هەیە لە نووسینی شعر و ئەدەبیات و ڕۆمان بەڵێ بزانین چۆنە دەڵێ مێژ یەکێشتێکە لەو سەرچاوانەی شاعر و نووسەرەمە بەرهەم ئەدەبیەکان سوودی لێوەردەگرن لە ئەدەبی کوردیدا گەلێک دەخمان هەیە سەرچاوەکەی مێژوو بۆ نمونە قەڵای دمدم قوتابیانی بەڕێز ڕووداوێکی مێژوویە لە سەردەمی خانی لەپزێڕین ڕووی داوە لەناو ئەدەبی کوردیشدا بە شێوەی جیاوازدان چەند نووسەرێک دەقی ئەدەبی لێ بەرهەم هێنراوە لەوانە عەرەبی شەمۆ ڕۆمانی قەڵای دمدمی نووسیوە هەروەها مستەفا ساڵح کەریم لە ساڵی 1960 چیرۆکێکی بە ناونیشانی شەهیدانی قەڵای دمدم نووسیوە ئەمە وێ ڕای هەبوونی چەندین گەڕانەوەی زارشی ئەدەبی لەبارەی ئەم ڕووداوە مێژوویە طبعا ڕووداوی قەڵای دمدم قوتابیانی بەڕێز ڕووداوی قەڵای دمدم قەڵایەکە بڵێن قەڵایەکی زۆر پتەو بووە پشتی کەندایی بووە لاتەن شتەکانیشی چیا و گرد بووە داستانی ئەو قەڵای دمدمە چۆنە داستانی ئەو قەڵای دمدا لە شکلی دوژمن دانەوێ هێرش بکەنە سەر قەڵایەکەی داگیر بکەن بەڵام ناتوان قەڵایەکە داگیر بکەن چەند شەو چەند ڕۆژان بزانام ئەوەی کە وەکو باس دەکەن حەفت شەو و حەفت ڕۆژان بوو باشە بە شتیر شەڕیان کردیا بەڵام نەیانتوانی وە دوژمن قەڵایەکە داگیر بکات ئەمە قەڵایەکە لەژێر دەستی خانی لەپزێڕین بۆ ئاگدار بووە خانی لەپزێڕین سەرکردایەتی قەڵایەکەی کردووە ئیتر دوژمن بڕیاردا کە مکوڕ بێ لەسەرەوەی کە قەڵایەکە داگیر بکات بەڵام پێی داگیر ناکرێت لە ئاخیری ئەوە دەبێت کە ئاوێک بەناو قەڵایەکەدا دێت باشە سەرچاوی خواردنەوەی بڵێن قارەمانە کوردەکانە
لێوێن دەرفکریان لە بۆ دەکا کەم گەرەمە ئاوەکەیان لێ بگرینەوە ئەوان تەسلیم دەبن ئیتر وای لێ دێک ئەوان ئاوەکەی دەگرنەوە بەڵحاصلی بێتاقەت دەبن قارەمانە کوردەکان کە بەسەکدات خاین لە بزێڕین بووە لێوێن دەکە بێتاقەت دەبن و گەر وشتیان وشەی بێتەوە تااقەتیان نامێنێ ئیتر لەشکری دوژمن لەشکری خۆی دەشێشێت و قەڵایەکە داگیر دەکاتن و لێوێن دەریش ئەوەندەی ئاگادار بم هەندێک سەرچاوە باز دەکەن دەڵێن قارەمانەکان هەموو خۆیان کوشتیە بەڵام ئەوە تقریبا ڕێیەکی کەمی لەسەرە ئیواهێدن بەدەستی دوژمن شەهید کراینە ئەز ئەوە داستانی قەڵای دمدمە کە ڕووداوێکی مێژووی ڕوویدایە لەناو ئەدەبیاتی کوردیدا باس کرایەوە عەرەبی شەمۆ هەیە نووسەرێکی کوردە لە یەکێتی سۆڤێت بە لە رووسیا بە کاتی خۆی ڕۆمانێکی ڕۆمانەکەی بە ناوی قەڵای دمدم بووە باشە سوودی لەو ڕووداوە مێژوویە وەرگرتووە کەتوار واتە واقع کەتوار دەوروبەری ڕاستەقین و هەستپێکراو دەگرێتەوە کە بەسەرهات و ڕووداوی ڕۆژانێکدا ڕوودا بۆ منە بەختیار زێوەر چی دەڵێ بەختیار زێوەر و شاعیرێکی کوردی دەڵێ گوڵێک شیرینتر لە خونچەی بەهار ناسکتر جوانتر لە شەوبۆی نازار گەشتر لە دیدەی وەنەوشەی نزار گوڵێکە ناوی گوڵی سربەستی مەردە ئەو گەلەی بگاتە دەستی شعرێکی بەڕاستی زۆر تۆکمە و پتە و واتادارە ئینسان قابلیەوەیە سەرجارێک لە پێشخۆی دووبارە بکاتەوە بازە سەربەست و سەربەخۆی دەکات لێرەدا شاعیر دەرسی لە واقع وارکە بینیویەتی ئەو میلەتانێ سەربەست و ئازادن دەوڵەتی خۆیان هەیە باشە ئەوان دڵخۆشن و ئاسنەبوویەک بکێتە لە هەموو گوڵان جوانتر گوڵی سەربەستیە واتە ئازادی و سەربەستی بۆ میلەتان زۆر پێویستە و دەبێت میلەتان بۆ بەدەستهێنانی تێبکۆشن لێرەدا شاعیر تەماشا کردی هەندێک سەربەخۆنە دەوڵەتیان هەیە سەربەستن ئیتر ئەویش دەڵێ چۆنی بەچی چواندووە و دەوڵەتی سەربەخۆی دەڵێ گوڵێکێ بەناوی گوڵی سەربەستی مەردە ئەو گەلەی بگاتە دەستی ئەو گەلەی کە سەربەست بێ سەربەخۆ بێ دەوڵەتی خۆی بێ گەلێک مەرد و پیاوانەیە بەڵام ئەگەر نەبێتنەوە هەلەی گەڕ و باسی مەکە پێنجەمین دەڵێ ئەدەبیاتی سەرزاری ئەدەبیاتی سەرزاری واتەوە ئەدەبیاتەی نەنووسراوەتەوە بەڵام پشتا و پشتدەمادە و بە قسە گواستراوەتەوە حەکایەتە پند و ئاڵێ و پیاوتر ئەدەبیات سەرزاری لە حەقایەت و پەندی پێشینیان و ئەفسانە و قسەی نەستە دەگرێتەوە هەموو ئەمانەش دەبنە سەرچاوێشتێکە بۆ ئەدەبی نووسراوی کوردیمان بۆ نمونە هێمن مکریانی دەڵێ چی هێمن مکریانی شاعیرێکی کوردی دەڵێت چڵکی دەستە ماڵی دنیا وەک دەڵێن ماڵپەرست پێی ماشکێنە و بێ بەڵێن کوردەوارێ قسەی جوانی هەیە چڵکی دەستە ماڵی دنیا باشە ئەو قسەیەکی نەستەقە واتە سەرزارەشی دەمادۆ پشتا و پشت بابلۆ کوڕژێراتەوە کوڕ لۆ کوڕەکە خۆشگێڕایەوە با پیرە لۆنەوەی خۆشگێڕایەوە ئەوە پێی دەوترێت ئەدەبیات سەرزاری ئەوە چڵکی دەستە ماڵی دنیا ئەوە قسەی نەستەق و ئەدەبیات سەرزاری هێمن مکریانی هاتیە ئەو قسە نەستەقەی لە شعری خۆیدا بەکارهێناوە دەڵێت چڵکی دەستە ماڵی دنیا وەک دەڵێ ماڵ پەرست پێی ماشکێنە بێ بەڵێن واتە ئەو کەسەی کە لە دوو ماڵی دنیاوە پەیمانی دەشکێنی و ئیتر وعدی خۆی ناباتە سەر هەروەها سوارەی ئیلخانزادە دەڵێ نەزیلەی باپیران وایە شەو بۆ میران وەک قەڵایە نیوە دێری جمەها دەڵێ شەو بۆ میران وەک قەڵایە قسەی نەستەقی باپیرانە شاعیر کردوێتی بە سەرچاو بە شەرەکەی خۆی ئەوان شەو بۆ میران وەک قەڵایە ئەو قسەیەکی نەستەقە باشە بەواتای ئەوە دێ کە شەو بۆ مەردان وەکو قەڵایەکی پتەوە وەکو قەڵایەکی پتە وایە ئەوجا لێرەدا لە شعری خۆیدا بەکاری هێناوە ساواش سەرچاوەکەیان ئەدەبی کوردی بژمێرە بەتمان ئاین سروش مێژوو کەتوار هەروەها ئەدەبیات سەرزاری دەڵێن نمونەیەشی ئەدەی بێنەوە ئاینی کردی بێت سەرچاوە دەڵێ ئەی ساچینی ڕیازی مەدینەی منەوەرە لوتفێ بفەرموو مەدینەی منەوەرە ئەوە نالی وا دەرێ باز لە مەدینە و دەکاتن مەدینەی منەوەرە تەمان سێمینیان دەڵێ نمونەش ئەدەی بێنەوە سروش کردی بێتە سەرچاوە ئەوە دەڵێت لە لێواری حەوزە گوڵاڵۆ بەیبوون ساوان ئەلەرزن لە تاو نقم بوون لە لێواری حەوزە گوڵاڵۆ بەیبوون قوتابیان ڕز دوو نوعی گوڵن لە لێواری کانی و ئەوانە دەڕۆن لە لێواری حەوز و بڵێن دەریا سووربارەکان دەڕۆن حالەتەن گوڵەشی ناسکن باشە کاتێک کە بالیان دەداتن بالیان دەدات ئەوها دەلێرنەوە لەبەر ئەوەی ناسکن دەلێرنەوە ئەوزە شاعیر دەڵێ سست تماشا و ڕسمە جوانێ لە لێواری حەوزە گوڵاڵۆ بەیبوون ساوان گچکەنە دەلێرزن دەتا ئەوەی کە نقم بن یعنی ئەو ناڵێک کە باکە گوڵەکان دەلێرێتەوە دەڵێ بەهۆی ئەوەیە کە گچکەکەنان دەترسێن نقم بن بخنشی بکەنە ناو ئاوەکەی ڕسمەشی گەلە زانە ئەو مەولەوی شاعیر
وا دەڵێ ئەدەڵێ نمونەش ئەلای بێنەوە مێژووکی دەبێتە سەرچاوە دەڵێ لە سەردارە سەرداری ئێمە بە پێکەنی هاواری کرد بە مردنی من میلەت دەژین ئەومە وەز لێ قازی محەممەدا کاتێکە لە سێدارەی دەن پێش لە سێدارە دەن هاواری کاکە جان بە ئەم بکوژرە بەڵام میلەتەکەم زیندوو بێ ئەو بکە قازی محەممەدیان لە سێدارەدا و شەهیدیان کرد جا لێرە دەڵێ لە سەردارە سەرداری ئێمە یعنی سەرداری یعنی سەرۆشی ئێمە وەز لێ قازی محەممەدە لە سەردارە یعنی لەوە لە سێدارەدا نمونەشی ئەدەی بێنەوە کە تواری کرد بێتەوە سەرچاوە دەڵێ لە بیرم لێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو نە مەحکومی عەزەم نە سوغرە چێشی ئالی عوسمان بوو ئەوە شێخ ڕەزای تاڵەبانی وا دەڵێتن لە فکرم دێ کە سلێمانی چ بوو دارولمولکی بابان بوو یعنی خانە و ماڵی بابانەکان بوو نە مەحکومی عەزەم نە سوغرە چێشی ئالی عوسمان بوو نە عوسمانیە دەوڵەتی عوسمانی بەز لێیە نە عەجەم و دەوڵەتەکانی دیکە دەتوانێتان حکم لەو جێ بکەن ئەوە کاتی خۆی سلێمانی کە ئیبراهیم پاشا بابان دروستی کردیە میرنشینی بابان دێوە باشە بەڵام پاشان میرنشینەکە دەڕوخێتن ئەزە شێخ ڕەزا لەو سەردەمی ژیایە ئەو مۆزعی ئەو واقعی کردتە شێعرەکەی نووسیبێتەوە دەڵێ نمونەشی ئەدەبی بێنەوە ئەدەبیات سەرزاری کردێتە سەرچاوە پیرمێن پەرنەشی جوانی هەیە دەڵێ گوڵ لە سەرلقی ڕەنجینە بەرج لە زەی خۆی سەنجینە لێ دەستمان لە ئەدەبیات سەرزاری وەرگرتووە ئەدەبیات ناسی قوتابیانی بەڕێز ئەدەبیات ناسی واتە ناسینی ئەدەب چییە دەست پێک دێتن چۆن بیناسینەوە زۆرەکانی چەند بابم باسی بکەین دەڵێ زانستی ئەدەب چی دیکەی پێ دەگوترێ هەروە لەقەکانی چەند دەڵێ زانستی ئەدەب لێکۆڵینەوەی ئەدەبیش پێ دەگوترێ مێژووی ئەدەب و تیۆری ئەدەب و ڕخنەی ئەدەب ئەوە سێ لەقەکەی ئەدەبیات ناسیە مێژووی ئەدەب تیۆری ئەدەب هەروەها ڕخنەی ئەدەب هەست لە ڕێبازی ئەدەبیشمان هەیە بەڵام لێگەڕێ ساری دەم دەڵێ زیاترین لەقەکانی ئەدەب بۆ چییە ئەم بۆ چ ئەدەبمان کردە چەند لەقێ دەڵێن بۆ ئەوەی کە لە ڕەوانگەی جیاواز لە بەرهەم ئەدەبیەکان وەکو شێعر و چیرۆک و ڕۆمان و هەتا دوایی بکۆڵدرێتەوە یعنی ئەمە لەو ئەوەی ئەدەبمان کردە چەند زۆرێک بۆ ئەوەی بتوانێت لە چەند لایەنێکەوە بابەتەکان یاخود زۆرەکانی ئەدەب و شێعرە پەخشان و ڕۆمانە ئەوانە لیان کۆڵینەوە ساری سێم کاری ئەدەبیات ناسی چیە دەڵێ کاری ئەدەبیات ناسی شیکردنەوە و هەڵسەنگاڵن ڕخانی بەرهەمە ئەدەبیەکانە هەروەها دەستنیشانکردنی قۆناغ و یاساکانی نووسینی ئەو بەرهەمە ئەدەبیان ساری چوارەم مەبەست لە مێژووی ئەدەب چییە دەڵێ مەبەست لە مێژووی ئەدەب ئەو لەقەی لێکۆڵینی ئەدەبە ئەو پێناسی ئەدەبە لە مێژووی نووسینی شێعر و چیرۆک و بەرهەمە ئەدەبیەکانی دیکە دەکۆڵێتەوە بۆن من لە کاتی کارەساتی کیمیابارانی خەڵەبجە شاعران و نووسەران چیان بۆ کارەساتە نووسیوە ساری پێنجەم ئەو سەرچاوانە چین کە بوونەتە سەرچاوی مێژووی ئەدەبی کوردی سەرچاوەتمان هەیە کە بوونە سەرچاوی مێژووی ئەدەبی کوردی واتە مێژووی ئەدەبی کوردی لەو کتێبانە نووسراوەتەوە لەو کتێبانە مێژووی ئەدەبی کوردی نووسراوەتەوە لە بابە تاهیری هەتا دەگاتە کۆتا شاعیر کە لە سەردەمی نووسەرەکەیدا هەبووە یەکەمینیان دەڵێ کتێبی ئەنجومەنی ئەدیبان لە ساڵی 1921 نووسراوە لە ئەستەمبول چاکراوە نووسەرەکەی ئەمین فەیزی بەگە سەرچاوی دوم کتێبی گوڵدەستەی شوعەرای هاوسەرخەم واتە گوڵدەستەی شاعیرانی ئەو سەردەمی لە ساڵی 1939 لە شاری سلێمانی چاپکراوە ئەمەش بەرهەمی عەلی کەمال باپیر ئاغایە عەلی کەمال باپیر ئاغا ببورن سەرچاوی سێم مێژووی ئەدەبی کوردی نووسەرەکەی عەلادین سەجادیە عەلادین سەجادی لە نووسەرە هەرە بەتواناکانی ئەدەبیاتی کوردی کە بۆ ناسراوە لە پەخشاندا دەست و توانایەشی باڵای هەبووە عەلادین سەجادی عینە کتێبێکی کەمانەیە ئەوش بەنای مێژووی ئەدەبی کوردیە باش ئەوش بەنای مێژووی ئەدەبی کوردی بەڵام ئەوەی دکتۆر معروف خەزنەدارە کە بە تێر و تەسەلترین کتێبی مێژووی دانرێتن لەبارەی ئەدەبی کوردیەوە ئەو کتێبە قوتابیانی بەڕێز لە پێش بابە تاهیری شەوە باز دەکات باشە لە پێش بابە تاهیری هەمەدانی و کە یەکەم شاعری کورد باز دەکاتن کە ئایا چ بۆ ئەدەب چییە و سنیەوان لە ماڵ بڕۆ دەکاتەوە هەتا دەگاتە کۆتا شاعیر کتێبەکە 7 بەرگە کتێبی مێژووی ئەدەبی کوردی معروف خەزنەداری 7 بەرگە باشە هەر لە چەند بەرگە باسی چەند شاعیرە و چەند سەردەمێکی جیاواز دەکات سیاری شەشەم تیۆری ئەدەب چییە ئەوە لەقی دووەمی ئەدەبە بریتە لە دەستنیشانکردنی کڕۆک و پێکاتی ئەدەب وەڵامی
چیەی ئەدەب دەداتەوە. کڕۆکی ئەدەب چییە؟ کڕۆک یعنی ناوەڕاک ناوەڕۆک ئاگادار بە ناوەڕاستی ناواخنی ئەدەب چییە؟ دەڵێ ڕەچاڵەک و کڕۆشی ئەدەب زمانە. چونکە هیچ دەقێکی ئەدەبیمان نییە بێ زمان دروست ببێ. جۆرە زمانە کە شاعریان لەسەر مامەڵەیەکی دیاریکرا و جیاواز لەگەڵدا دەکات. هەیانە زمان بە کڕۆشی ئەدەب دادەنێ، هەشیانە خەیاڵ کە توار ئیلهام لاسایکردنەوە، بەڵام زمان لەمانە لە هەمویان گرنگترە. قسەی باین بەڕێز. ئێستا ئەگەر بە تو بڵێم کەرەستی سەرەشی دروستکردنی بینایەک چییە؟ دەڵێ وەڵاهی مامۆستا کەرەستی سەرەشیەکە چییە؟ چیمەنتۆیە، بلۆکە، عەمەلێکمان پێویستە ئەوانە کەرەستەکەن بۆ دروستکردنی بینایەک بەکاردێن. ئەگەر بە تو بڵێم کەرەستەی کێشانی وێنەیەک چییە؟ دەڵێ مامۆستا فڵچەیە، ڕەنگە لەگەڵ کاغەزە، ئەو کەرەستەکانێتی. بە هەمان شێوە ئەگەر بمانێ ئەدەبیات نووسی کەرەستەی سەرنجیمان بریتێ لە زمان. دەبی زمانی ئەدەبیات جیاواز بێت زمانی قسەکردنی من و تۆ. ئەگەر تەماشای بکەین شعر بۆیە جیاوازە، شعرش خۆ هەر قسەیە باشە، بەڵام شێواز دەربڕینەکەی جیاواز، زمانەکە جیاوازە لە قسەی ئاخاوتنی ڕۆژانە. دەبی لەگەڵ ئاخاوتنی ڕۆژنامەمان جیاواز بێت، ئەوجا دەبیتە ئەدەب. کاری تیۆری ئەدەبی چییە؟ قوتابیان سێم نقی ئەدەب بریتێ لە تیۆری ئەدەب. دەڵێت تیۆری ئەدەب ئەوەیە ڕەسەڵەک و سروشت و ئەرکی ئەدەب دیار بکات لەگەڵ ئەو پەیامەی هەر دقێکی ئەدەبی دەوێ بیگەێنێتە خوێنەر. هەروەها تیۆری ئەدەب کارێک کە ئەرکی ئەدەب دیاری بکات لە قۆناغ بۆ قۆناغێکی دیکە دەگۆڕێت. قوتابیان بەڕێز یعنی ئەرکی ئەدەب ئەوە لە تیۆری ئەدەبی دیاری دەکرێت. باشە ئەدەب ئەرکێکی ئێستا بۆ نمونە لە کاتی بڵێن شەڕی داعش و ئانە زۆر شاعران هەموو شعر لەوە پێشبڕکە دەنووسن، لێدا ئەدەب شعری بەرەنگاری و شعری پاراستنی کوردستان بووە. باشە شعری بەرەنگاری و پاراستنی کوردستان و هاندانی پێشمەرگە بووە. کاتە لە هەر قۆناغێکی جیاوازدا ئەدەبیات ئەرکێکی تایبەتی هەیە. ئەرکی ئەدەب لە زاری گۆران چی بوو؟ قوتابیانی بەڕێز زاری گۆران چییە؟ زمانی کوردی بۆ 4 زار دابەش دەکرێت. زمانی کوردی بۆ 4 زار دابەش دەکرێت. زاری یەکەم پێی وترێت زاری لوڕی، ئەوەی دیکە زاری گۆران، ئەوەی دیکە زاری سەرو، باشە زاری سەرو واتە بادینی، ئەوەی دیکە زاری ناوەڕاست. باشە زاری لوڕی ئەو کوردە فەیلەکانن، گۆران واتە هەورامی بەشێکی هەورامێکێتەوە، زاری سەرەوە بادینە ناوەڕاستەوە سۆرانێکی خۆمانە. دەڵێت لە ئەدەبیاتی زاری گۆران ئەرکی ئەدەب ئەرکێکی ئاینی بوو. ئاگادار بە زۆربە دەقیقان دەقی ئاینی. ئەدی ئەرکی ئەدەبی کلاسیک چییە؟ ئەدەبی کلاسیک دەڵێت ئەرکی ئەدەبیاتی کلاسیک دەبێتە دوو بەش، بەشێکیان ئاینیە و لەناو ئاینیشدا لایەنی تەسەووف زۆر زاڵە. ئەوەی دیکەشیان پرسی غەزەل و دەرخستنی جوانیەکانی ئافرەتە. غەزەل واتە ئەو هۆنراوەی کە بۆ بەستی دڵداری دەگوترێتن. باشە نابی ژمارە دێرەکانی لە تقریبان لە 3 دێرەوە دەست پێ دەکات، لە 3 دێر هۆنراوە هەتا دەگاتە ئیوا هێدە لێ هەتا 12، ئیوا هێدە تا 16، ئیوا هێدە تا 19. ئەزا مهم نەگاتە 20 لە 3 دێر هۆنراوە هەتا دەگاتە 19. ئەو پێی دەوترێت غەزەل زیاتر مەبەست لێی دڵداری و مەبەست لێی دەرخستنی لایەنە جوانیەکانی ئافرەتە، ئەو پێی دەوترێت غەزەل. واتە ئەگەر شێرێک بەسەر ئافرەتدا هەڵبوەترێتن حتا 20 دێر بێتن ئەو پێی دەوترێت غەزەل. ئەرکی ئەدەبی نوێ چییە؟ قوتابیان ئەدەبی نوێ ئەدەبی واتەوە ئەدەبیاتەی لە دوای ساڵی 1900 تقریبا 23کانەوە ئەدەبی نوێ دەست پێ دەکات، حتا دەگاتە ساڵی 1960کان و 70کان و ئەدەبیاتی نوێ پێ دەڵێن. لە سەرەتادا ڕووبەڕووبوونەوەی دەرەبەگایەتیە، باشە جیاوازی چینایەتی. دواتر دەبێتە ڕووبەڕووبوونەوەی دەسەڵاتە یەک لە دوایەکە داگیرکەرەکان و پرسی نیشتیمان پەروەری و خۆشەویستی نیشتیمان. واتە ئەرکی ئەدەبی نوێ فراوانە. یەکەم جار ئەدەبی نوێ ئەرکەی بریتی بوو لەوەی کە ڕووبەڕووبوونەوەی دەرەبەگایەتی جیاوازی چینایەتی نەهێڵێتن، ئەوە ئەرکی یەکەم. و دواتر ئەکەی دەگۆڕێتە چ؟ ڕووبەڕووبوونەوەی دەسەڵاتە یەک لە دوایەکە داگیرەکان ئەو دەسەڵاتانە کە دەیانویست کوردستان داگیر بکەن و خەڵکی بێتاوانەکەی بکوژن. و پاشان پرسی نیشتیمان پەروەری و هەروەها خۆشەویستی نیشتیمان. بۆ نمونە عەڵڵا پەشێ دەڵێت لە سەرمای گەلێک شارانم دیت، بەڵام پەنجەم لە گۆ نەچۆم، چونکە سەرمای هەموو جێک تیشکێک ڕۆژی نیشتیمانی منی تایە. ئەو عەڵڵا پەشێ و ئەو هۆنراوەی نووسیوە. ئەرکی ئەدەبی هاوسەرق چییە؟ ئەدەبی هاوسەرق واتە ئەو ئەدەبیاتێک کە ئێستا لە سەردەی بن و تۆدا هەیە.
دەڵێ ئێستا ئەدەبی هاوسەرخ باسی پرسی ژینگە و پاراستنی ئاو باوکخایەن و مافی ژن و مافی منداڵ دەکات لە توێی تێکست ئەدەبیەکاندا شوێنی دەکات واتە ئێستا ئەشی ئەدەبی بریتە لەوەی ئەشی ئەدەبی هاوسەرخی ئێستا بریتە لە ژینگە و پاراستنی ئاو ژینگە و هەروە پاراستنی مافی ئافرەت لەگەڵ مافی منداڵی لە قێشێکی ئەدەبیات قوتابیانی بەڕێز ئەویش ڕخنەی ئەدەبیە ڕخنەی ئەدەبی چییە؟ دەڵێ پرۆسەی هەڵسەنگاند و شیکاری بەرهەمە ئەدەبیەکانە ئەوانەی بە شێعر نووسراون یان ئەوانەی بە پەخشان نووسراون وەکو سیرۆک و ڕۆمان طبعاً سیرۆک و ڕۆمان بە پەخشان دەنووسرێت باشە دەڵێ کاتێک ڕخنەگر ئەم دێرە هۆنراوەشی دەکاتەوە چی دەڵێت تەماشا دەڵێت جۆگەی ئاوەکان تایە قەتیس ماوە هەر ئەڕۆن ناگەن پێچی ناکەم پێچی شاختەوە قوتابیانی بەڕێز ئەوە توانی ئەگەر هەڵ نەم هیگۆرانی شاعرە دەڵێت جۆگەی ئاوەکان تایە قەتیس ماو هەر ئەڕۆن ناکەن پێچی شاختەوە زانێ ڕخنەی ئەدەبی چمان پێ لەسەر هۆنراوێ چەند خاڵێک ڕوون دەکاتەوە دەڵێ ئەم هۆنراوەیە بە دوو وشەی ماو تاو کۆتایی هاتووە بەوەش سەروایەکی جوان بۆ دێرەکە دروست بە قوتابیان سەروا چییە؟ سەروا واتە کۆتایی شعرەکان ئەو شعرانێک کە کۆتاییان هەمان وات ئەویان هەیە بڵێن بە هەمان پیت کۆتایی دێ سەر بۆ نمونە دەڵێ کوردستان جوانە وڵاتی هەمووانە ئەها جوانە هەمووانە ئەوە پێی دەوترێت سەروا ئەوەی لە کۆتایی دێ پێی دەوترێت سەروا لە شعردا ئەس دەرێ سەروایەکە بە ماو تەواو کۆتایی هاتووە کە سەروایەکی جوان بۆ دێڕەکە دروست دەکات هەریوە دێرش ئەم دێرە لە دە بڕگە پێکاتە کاتە چیشی بیتەکە تەواوە زانین چیش مەوەزەی چییە؟ سەبوون بە تەمەشا بڕگە چییە؟ بڕگە ئەوەیە کە بەیەک هەناسە بە یەک جار لە دە دێرە بۆ منە جۆ گەی ئاوە کان یا قا تیس ماو هەر ئەڕۆن ناکەن پێچی شاخ تا واو تەماشایکەین 1 2 3 4 5 6 7 8 9 10 هەر ئەڕۆن ئەوە 3 4 5 6 7 8 تا 9 واو دا هەردووشی دە بڕگەیە کەواتە لە ڕووی بڕگەیەوە ئەو چێش شەڕەکە دە بڕگەیە دێرەکە وێنەیەشی جوانی سروشتی بۆمان کێشاوە بە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە لە تێکستەکەدا هەیە ئەم دێرە شعرە دێرێش سەرکەوتووە چێژ بەخشەکە کە لە دێرە جوانەکانی شعری کوردی شاعری کورد گۆران ئەو شعرێکی گۆران بەم شێوە ڕخنەگەر لە ئەم دێرە شعری هەڵسەنگاند و لەو کەتای بڕایدێک ئەم دەقە شعریە دێرێکی سەرکەوتووە و ئەوەش ڕخنەی ئەدەبی واتە ڕخنەی ئەدەبی بێتێت و شیکردن لە بۆ دەقیق ئا سەروایەکەی چۆنە دۆست کێشەی نووسرایە ئایا وێنە شعرەکەی کووە کاتێکە شعرەکەی دەخوێنێ وێنەیەشی جوانێتە پێشی یان نا چالاکی دە لە بەز لە ئەدەبیات ناسی چییە واتە ناسینی لەقەکانی ئەدەب ئەدەبیات ناسی لە چ پێک دێ لە مێژووی ئەدەب تیۆری ئەدەب هەروەها ڕخنەی ئەدەب مێژووی ئەدەب چێدن ئەو لەقەی لێ کۆرنوێی ئەدەبە لە مێژووی نووسینی بەرهەم ئەدەبیەکان دەپۆڵێتەوە تیۆری ئەدەب چێ بریتە لە دەستنیشتناکردنی کڕۆک و پێکهاتەی ئەدەب و وەڵامی چیەی ئەدەب دەداتەوە ڕخنەی ئەدەبی چییە دەڵێ پرۆسەی هەڵسەنگاند و شیکاری بەرهەمە ئەدەبیەکانە لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ئەدەب کە سەرجەم بابەتەکان بوو کە لە وەرزی یەکەم لە کتێبی کوردی پۆلی هەشت باس کراوە تا بابەتێکی تر کە ڕوونکردنەوەی بابەتەکانی ئەدەبی کوردی پۆلی هەشتە کە وەرزی دووەمە لە ڤیدیۆیەکی جیاواز باس دەکەین هەر شاد و سەرفراز و کامران قوتابیانی بەڕێز کوردی پۆلی هەشت لە سێ بەش پێک دێ ڕێزمان هەروە ئەدەب نمونەی ئەدەب ئەمە ڕێزمانمان تەواوکردی لە بڵێن لە یوتیوبەکەم سەرجەم بابەتەکانی ڕێزمان بە شکای ڕاهێنانەکانیشەوە بەردەستە و ئەدەبیش وەرزی یەکەم دەکەنە ڤیدیۆیەک وەرزی دووەم دەکەنە ڤیدیۆی شتی دیکە و پاشان بە هەمان شێوە بەشی نمونەی ئەدەب ئەویش دوو وەرزە وەرزی یەکەم دەکەنە یەک ڤیدیۆ وەرزی دووەمش دەکەنە یەک ڤیدیۆ واتە بە چار ڤیدیۆ هەموو ئەدەب و نمونەی ئەدەبی کوردی پۆلی هەشت باز دەکەن و خاڵەکەکان دیار دەکەن تا وەرزی دووەم هەر شاد و سەرفراز و کامران سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه